با پرسی ڕەشنووسی نەوت و غاز کە تا ئێستا ڕاستی ئەنجومەنی نوێنەران نەکراوە و تەنانەت ڕەشنووسەکە ئامادە نەکراوە کێشەیەکە دەوڵەتێکی وەکو عێراق کە ئێستا وزەی گەرم کێشەیەکی سەرەکیە و تشکێکی سەرەکی و گرنگیشی دەخرێتە سەر لەسەر ئاستەنەوە دەوڵەتێکە بەڵام عێراق تا ئێستا نەیتوانیوە ڕەشنووسێکی جددی و ڕەشنووسێکی تۆکما بۆ پرسی نەوت و غاز دابڕێژێت و ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی بکە و لەلایەکی دیکەوە کێشەی نەوت و غاز هەر لێرەیە ناوەستێ بە تایبەتی نەوت کە ڕەشنووسەکەی ئامادە نییە بەڵکو نەوتی هەرێمی کوردستان هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەوە نزیک دەبێت و ساڵێک دەبێت ڕایگیراوە بەڵام تاکو ئێستا چارەسەریەکانی نازانرێت چییە و دەوترێت کە دەست بە هەناردەکردنەوەی دەکرێت نکراوە لەسەر کۆیان بابەتانە و ئەپیکۆری شۆک و کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان بە هەمان شێوە خواستیان هەیە داواکاریان هەیە سەبارەت بە دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەسەرم بابەتان و کۆی بابەتی نەوت و وزە لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام قادر مامۆستای کۆ ڕاستەوخۆ لە هەڵەبجە میوانی ئێمە بێ گفتوگەم بابەتە لەگەڵاوەکەم دکتۆر زۆر سپاسی ئامادەبوونی جەنابەتەکەم بەگشتیەکە تشکێ بخەینە سەر پرسی نەوت و وزەی گەرم لە ناو عێراقدا بۆ کارچێکە ناتوانرێت بە شێوەیەکی سیستماتیک و بە شێوەیەکی گونجاو لە ناو عێراق مامەڵە لەگەڵم بابەتەیە بکرێت کەم تەرخەمێکە لەلایەن کێوەیە بەڕای ئێوە ئەم کاتان باش نیوەڕۆتان باش نیوەڕۆی بیسەران و بینەرانی کورسات باش دیارە نەوت پرۆسەی بەرەمێنانی نەوت و بە هەناردەکردنی نەوت ئەو بۆمبە تەوقیت کراوەیە کە لە عێراقدا هەر دەقەیەک دەستی بۆ ببرێت بە هەر جۆرێک لە وروژاندن و تەقینەوە ڕوئەدا لەناو عێراق و لە ناو هەرێمی کوردستانیشدا هەڵبەتە ئێمە ناتوانین لایەنێک یاخود یەک لە تاوانبارکەین لەوەی کە بڵێن ئەبلایەیان تاوانبارە حکوومەتی عێراقی بەپێی گرێبەستە نەوتەکان وەکو دەوڵات وەکو ئەو سیاسەتی بەرەمێنانی نەوت و فرۆشتنی نەوت سیاسەتێکی خۆی هەیە هەرێمی کوردستانێش کە هەرێمێکە سەر بە حکوومەتی عێراق وە پێویستە لە چوارچێوەی یاسا و ڕێکارە یاساییەکانی حکوومەتی عێراقیدا نەگنەوت هەموو پرۆسەیەکی بەرەمهێنان و یان بڵێنەوەی کە داهات بۆ حکوومەتی عێراق کۆکاتەوە خەرجەکان هەمووی لە چوارچێوەی یاسا بڵێن پەیڕەوکراوەکان بێت لە حکوومەتی عێراقا ئەوەی کە گرفتە لە دوو جۆری یاخود لە دوو شێوازی گرێبەستە لە گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم و گرێبەستەکانی حکوومەتی عێراقی ئەوانەی کە هەیە گرێبەستی حکوومەتی هەرێم کە گرێبەستەکانی ئەنجام داوە لە کاتی خۆیان گرێبەستی هاوبەشن پشکی هاوبەشی پێوترێت العقود المشتركة کە ئەم گرێبەستانە زیاتر لە قازانجی کۆمپانیاکاندایە لە سوودی کۆمپانیاکاندایەوە ئێمەش دەزانین ینی ئەو ڕاستێ دەزانین کە لە هەرێمی کوردستاندا ئەو کۆمپانیایانە کە کاتی خۆی کە نەهاتن تاوەکو ئەم بڵین ڕێژە زۆرە یاخود بڵین ئەم ئەوتوبۆحەیان نەدرێتێ ناهاتن لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنانی نەوت بکەن وە هەڵبەت پرۆسەی وەبەرهێنانی نەوت لە سەرەتاوە لە دەستپێکەوە کە بەهەڵا داڕێژراوە بەهەڵا ئیشی لەسەر کرا ئەم هەڵەیە بەردەوامە هەتاوە کۆم دەقەیەش چارەسەر ناکرێەوە بە دواکەوتنیشی هەتاوەکو ساڵێک زیاتر دوا بکەوێت باجەکەی هەر خەڵکی هەرێمی کوردستان وە ئەو حکوومەتانەی کە لە دوای یەکتر میراتگیری حکوومەتی پێشووتری خۆی دروستە بێ حکوومەتەکان باز دەدات حکوومەتی عێراقی لە توانای دابێت کە پرۆژەیەکی تۆکما ڕەشنووسێکی تۆگما بۆ نەوت و غاز دابنێ دیارە حکوومەتی عێراقی بەبێ هەرێمی کوردستان ناتوانێت ڕەشنووسی قانونەکە دابرێ خۆمە لێکەوتەیەکی جوگرافیا و دابەشبوونێکی جوگرافیایە لە عێراقدا کە دروست بووەوە کورد وەکو نەتەوەی دووەم لە عێراقدا پشتێکی گەورەی هەیە لە پەرلەمانە بۆ یەکلایکردنەوەی دەنگەکان بۆ یەکلاکردنەوەی یاسا بڵین ئەو یاساهانەیە کە دەردەچێت بەڵام ئەگەر بڵین بەبێ کورد ناتوانرێت ئەم یاسایە یا ئەم ڕەشنووسە تێپەڕێندرێت ئەمە هەڵەین ئەتوانرێت بەبێ کورد و لەگەڵ سونەدار بکەون و ئەم پرۆسەیە تێپەڕ ببێت ئەویش لە کاتێکدا کە ئەو داواکاریانە یاخود ئەو داخوازیانەی کە سونایەتیشی ئەبۆی جێبەجێ بکات
ئەمە ئەڕوات یعنی ئەگەر ئێمە خۆمان واوێ ناکەین بڵێن بەبێ کورد یاساکان تێپەڕ نابێ ئەمە هەڵین بۆیە گرنگە کورد هەموو یاسایەک لە حکوومەتی عێراقیدا پێدان و وەرگرتنە تاوەکو تۆ چەند کۆمەڵێک پێداویستی کۆمەڵێک ڕێنمایی یاخود کۆمەڵێک داخوازی حکوومەتی عێراقی جێبەجێیەکەی لە بەرامبەردا ئەو داواکاریەکانی تۆ جێبەجێ بکات ئەخذ و عەتایە حکوومەتی هەریەم لە بەرامبەر ئەم ڕەشنووسەدا تا ئەوەندەی پرسی پێکرێت تا ئەوەندەی لەگەڵ ئەیانەوێت یاساکە بە لەگەڵ هەرێمی کوردستانە تێپەڕێنرێت چەند داواکاریەکانی حکوومەتی هەرێم جێگە ئەکرێتەوە لەم ڕەشنووسەتا چونکە گرنگە لە ڕەشنووسەکەتا داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێگە بکرێتەوە. باشە ئەی سەبارەت بە کۆمپانیا بیانیەکان کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان زوو لەسەر ئەم بابەتە ناوبەناو ڕاگەیەنراویان هەیە ئەوان دەخواستیان هەیە دەتوانرێت لە نێو قانون و یاساکە بۆچوونی ئەوانیش بە حکمی گرێبەستەکان بە تایبەتی ئاینە و هەرێمی کوردستان لەگەڵ ئەوان ناکرێت تا چەند خواستەکانی ئەوان لە نێو یاساکەیە بە هەندوەردەگیرە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە 79 کاتێک کە تامیمی نەوتەکرێت لە عێراقدا لە هەفتاکاندا هەموو حەقێکی کۆمپانیاکان ڕادەکێنێت. یعنی ئەگەر کۆمپانیاکان ئەوەندە سوور بن لەسەر بابەتەکە ئەمە ڕێکاری ئەوەیە کە حکوومەتی عێراقی دەتوانێت چۆن لە دادگای نێودەوڵەتی داوای تۆمارکردنی هەرێمی کوردستان کە بە نایاسایی نەوت بەرەم دێنێت و نەوت دەفرۆشرێتەوە ڕایگرێت و دەتوانرێت بە هەمان ئەو ڕێکارە یاساییانەیە کە کۆمپانیاکان لە دەرەوەی یاسا کار پێکراوەکانی حکوومەتی عێراقی بەرەمێنانی نەوت دەکەن دەتوانرێت کۆمپانیاکان ڕابگیرێ پێم وایە کۆمپانیاکانیش ئەو داواکاریانەی کە ئیستایانەوە ئەو زەختە زۆرەی کە ئیستایکەن تەنها لە پێناو ئەوەیە کە پشکێکیان بۆ بمێنێتەوە کە بەشێکیان بۆ بمێنێتەوە و حکوومەتی عێراقیش وەکو کوردوتەنی داشی سوارە یعنی ناچێتە ژێرباری هەموو ئەو داواکاریانەوە ئەوەندەی کە حکوومەتی عێراقی یاساییانەوە قانونیانە مامەڵە دەکات حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە قانونیانە مامەڵە بکات و ئەو یاسا و قانونانەی کە بەرجەستە کراون پەیڕەوی بکاوە هەموو ئەو باجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و میراتگرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەت دوای کابینە میراتی کابینەی پێشووترە هەمووی سەرچاوەکەی لەو نەهامەتیەوە سەرچاوە دەکرێت کە ئاشتی ئەورامی لە داڕشتنی سیاسەتی نەوتیا کە شکستێکی گەورەی هێناوە و حکوومەتی هەرێمی تووشی ئەو قەرزاریە زۆرە کردووە و حکوومەتی هەرێمی تووشی ئەم ڕۆژە کردوێتەوە کە ناتوانێت بەو جۆرە یا بەو شێوازە داواکاریەکانی خۆی جێگە بکاتەوە لە یاسای گازونەوەدا ینی ئەگەر حکوومەتی هەرێم نەوتی بەرەم نێنایە یان نەوتی هەناردە نەکردایە ئێستا حکوومەتی هەرێم بەتواناتر و قسەی سوارتر بوو لە یاسای نەوت و گازدا لە داڕشتنی یاسای نەوت و گازدا کە بۆ ئێستا حکوومەتی عێراقی بەڵگەنامەیەکی بەدەستەوەیە کە یاسای نێودەوڵەتی یان بڵێن محکەمەی نێودەوڵەتی پشت بەو قانونە ئەو نەوتی ڕاگرتووە تەنانەت فرۆشتنی نەوتی ڕاگرتووە کەواتە ئەو پاڵپشت بەم قانونە بەم مادە یاساییە بەم قانونە محکەمەیە کە بۆی دەرچووە ئەو ئەتوانرێت هەموو ڕێکارێک و هەموو شتێک بگرێت بەڵام ئەگەر نەوتمان دەرنەکردایە ئەم بڕگە قانونیە یاخود ئەم قانونە نەبوو بەرامبەر بە حکوومەت هەرێم کە پابەندی کە بە کۆمەڵی ڕێگەوە. باشە دکتۆر دواتر دێمە سەر ئەو کێشانی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە پێشتر هەبوو ئێستا ئەگەر هەبێت ڕۆڵی هەبێت لە دەستپێکردنەوە و تەنانەت لە ڕەشنووسەکەشدا لە ساڵی 2007 هەڵە نەبم تاکو ئێستا چەند جارێک حکوومەتی عێراقی بەغداد پلانی داناوە سەبارەت بە چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ نەوتی عێراقدا بەڵام هیچ کام لەو پلانانەی نەگەیشتۆتە من بەس تاکو ئێستاش دەزانین کە پلانێکی گونجاو نەبووە و ڕەشنووسەکەش هێشتا لەژێر پرسیاردایە ینی حکوومەتی عێراقی ئەبێت پلانەکانی بۆ داهاتوو چۆن بێ و پێتان وایە لەم کابینەی سوودانیدا ورتر مامەڵە لەگەڵ پرسینەوت بکرێت هەنگاوەکان تایسە چۆنە بینرێ.
طبعا هەنگاوەکانی داهاتوو خۆمازانین عێراق هەمیشە وڵاتی مفاجئە گەورەکانە یعنی شتێک نییە کە لە یەک دقە و لە یەک ساتە یان بڵێن پێشببینی بکەین بۆ داهاتوو بڵێن لەم کابینێشدا تاوەکو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی عێراقی ئەم پرۆسەیە یەکلا دەکرێتەوە دەکەوێتە سەر ئەوەی چکە ئێمە دەزانین عێراقدا دابش بووە بەسەر سێ بەشی سێ بڵێن بە دوونەتەوەی جیاواز و سێ مەزهبە سونە و شیعە و کورد وەکو کە ڕاستە سونەیە بەڵام وەکو لایەنێکی نەتەوەی جیاواز لە هەمیشە لە پەرلەمانی عێراقدا حساب بۆ دەنگەکانی دەکرێت تاوەکو ئەم هەڵبژاردنێش بۆیە هەمیشە حکوومەتەکانی عێراق نایەنەوێت کێشە و مەشاکیل بۆ خۆیان دروست بکەن لەوەی کە لە پرسێکە مشکلە بۆ خۆیان دروستکەن کە ئەتوانرێ نەبێ بە مشکلە چۆن ئەتوانرێ یعنی ئێستا حکوومەتی عێراق هەناردەکردنی نەوتی ڕاگرتووە هەرێمی کوردستان نەوت نانێرێ ئەو نەوتە هەرێمی کوردستان ئەتوانێت لە ناو خۆیان ئیسفادەی لێ بکاتەوە و خۆی نەوتی خۆی ئەنێرێتەوە بودجەی خۆی هەیە و ئێستا بودجەی هەرێمی کوردستان لەژێر ڕەحمەت و نیعمەتی حکوومەتی عێراقیدایە حکوومەتی عێراقی ڕازی بوو بۆت ئەنێرێ ڕازی نەبوو بۆت نانێرێ یعنی پابند بووی بە شتەکانی حکوومەتی عێراقەوە پابند بووی بە ڕێنماییەکانی حکوومەتی عێراقەوە بودجەت بۆ دەنێرێ پابند نەبوویت بۆت نانێرێ ڕای دەگرێت بۆیە لەبەرەوە حکوومەتی عێراقی نایەتە ناو کەشمەکێشمی ئەوەی کە یاسای نەوتی گازە بێ یاخود یاسای نەوت و گاز نەبێت بەڵام خۆی هێستا لەناو کێشمەکەیایە حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە دۆسیی نەوتی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ ئالۆز دەبێت بەڵام باز لەوەش دەکرێت کە سەرباری کەم تەرخەمیەکان ئەو دۆسیانی کە حکوومەتی بە ناوەند داوای دەکات لە هەرێمی کوردستان بۆی بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ گرێبەستەکانی ڕابردووە بکە ئەڵێن حکوومەتی ئەوەشی کە هەیە ئەوترێت کە حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی کەم تەرخەمەکە و دۆسیانە ئاڕاستی بەغداد ناکات ڕوونتر دەمەوێت لەسەر کەم تەرخەمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوەستم مامەڵەکانی پێشتری تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوە ئیستا حکوومەتی بەغداد متمانە نەکات بە جموژوڵەکانی هەرێمی کوردستان ئەزانی چۆنە هێوی خانیانی سا تۆ وەکو ڕاگەیاندن کارێک یاخود با پرۆسەکە گەورەتر ڕەنگە بەشێکی زۆری لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانش کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت ڕەنگە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاگاداری وردەکاریە تەواوەکان و وردەکاری گرێبەستەکانی نەود نەبێت لە ناو هەمویانە گرێبەستی 50 ساڵەی نێوان بەناو حکوومەتی هەرێمی کوردستان و تورکیا کە ئەم وردەکاریە چۆن حکوومەتی عێراقی ئاگادارە بێت یعنی و ڕادەسی حکوومەتی عێراقی ناکرێت یعنی لە بیرەنەوتی ئەینزالا تا دەقەیەش ڕۆژانە 5,000 بەرمیل نەوت ئەنێرێ کە بۆ بەرپرسی باڵای بڵێن بنەماڵەی بارزانی ئەڕوات یعنی 5,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ئەڕوات یعنی ئەمە کە ئەم نەوتە بەم جۆرە تا ئەم دقەیەش ئەڕوات و داهاتەکەی بۆ خەڵکی ترە بۆ دانیشتوانی یان بۆ دانیشتوانی هەرێم نییە کە ئیسفادەی لێ ناکات بۆیە هەمیشە لەم دۆخەتا حکوومەتی هەرێمیش وەکو ئەگەر کابینە باز دەکەی بەشە لە حکوومەتی هەرێمیش چاوەڕێوەیە تاوەکو ڕۆژێک تاخێرتر ئەم دۆسیانە تەسلیم بکرێت تاوەکو مانگێک درەنگتر دۆسیەکانێک لاکرێتەوە بۆ ئەو قازانجا بۆ ئەو سوودا بەڵام ئەگەر ئێمە بین لە بەرژەوەندیە گشتێکە بەرژەوەندە نەتەوەیەکە تەماشات بکەین لە بەرژەوەندە نەتەوەیەتێکەوە ئەوەیە تاوەکو ڕۆژێ زووتر کێشەکە چارەسەر بکرێت یاسای نەوت و گاز هەبێت حکوومەتی هەرێم هەم خەڵکی هەرێمی کوردستانیش قازانجەکات چکە پرۆژەکان دێتەوە خەڵک دەبوژێتەوە کۆمپانیەکان دەکەونەوە سەرکار ناوبازار دەکەوێتەوە کار چکە تۆ کاتێککە کۆمپانی نەوتە ناردە دەکرێتەوانێت تۆ بودجەیەکی
باش لە عێراقەوە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان دەتوانرێ پرۆژەکانی وەبەرهێنان ئەکەوێتەوە گەڕ پرۆژەی وەبەرهێنان خەڵکی کرێکارەکانی خۆمانە خەڵکی خۆمانە کرێکاریە کاتیاکدا بڵین مقاولەکانی خۆمانە کارەکاتەوە تایە یعنی ئەو داهاتێک کە لە حکوومەتی عێراقەوە دێتەوە ناو هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستانە ئاڵ و گۆڕەکاتەوە وەکو چۆن لە دوای 2010 وەکو 2013 چۆن گەشە سەردنێکی ئابووری گەورە هەبوو لە ناو هەرێمی کوردستانە کە تۆ ئەمە ناکەی ساڵ دوای ساڵ تۆ ئەم پرۆسەی وەبەرهێنانە دواکەوێت کە پرۆسەی وەبەرهێنانە دواکەوێ خەڵک ماندووترە بێ وەبەرهێنەر ماندووترە بێ. باش ئێستا دکتۆر تەنها کێشەکە لە نێوان هەرێم و بەغداد نەوەستاوە تۆ کۆمپانیا نەوتیەکانیش بە هەمان شێوە کێشیان هەیە بە حکومی قەرزێکی زۆریان لەلای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم قەرزە ناڕوونە لە دوای بڕیارە نوێەکانەوە دەکەوێت تاسۆ حکوومەتی هەرێمی کوردستانی حکوومەتی ناوەند و لەلایەکی دیکەشەوە ئەو بڕێی کە دەستنیشان دەکرێت وەکو پشکی کۆمپانیاکان لە دەرهێنانی نەوت حکوومەتی عێراقی 6 دلاری دیاری کردو ئەوان داوای 21 بۆ 23 دلار دەکەن ئەمانەش بە هەمان شێوە و چۆن دەکرێت حدێکی وەسەد لە نێو بابەتەکەیە لە نێو یاساکەیە بدۆزرێتەوە کە نە لە زەرری حکوومەتی عێراقی بێنە کۆمپانیاکان و حکوومەتی هەرێمی کوردستان ژنێ و معادلەکە کەم تا زۆرێک هاتۆتە دەرێ. خۆی کێشە گەورەکە لە گرێبەستە نەوتیەکانایە وەکو پێشتر وتم حکوومەتی هەرێم گرێبەستی هاوبەشە ئەوەی حکوومەتی عێراق گرێبەستی بەرەمێنانە گرێبەستی هاوبەش یعنی کۆمپانیاکانەکەی بە هاوپشک لە بەرەمێنانی نەوتەکەی چەندێک بەرهەم دەیەنێت طبعا بەپێی گرێبەستەکانی لە 180 بەرەمێنان بۆ 20 ساڵ بۆ کۆمپانیاکان دەبێت. ئێستا کە کراوە بە 21 دلار هەڵا دەبم ئەم 21 دلار حکوومەتی عێراقی ناچێتە ژێرباری چکاڵە من لە 6 دلار زیاتر نادەم ئەبێت ئەگەر ڕێکەوتن بکرێت لە کاتی فرۆشتنە بۆ نمونە حد لە حدێکی وەسەد کە ڕێکەوتن بکرێت ئەویش ئەوەیە 500 بەرمیلەکە بدرێت بە حکوومەتی عێراقی لە پیانسەکە بەرەوە سەرەوانێ بدرێت بە جیاوازی ئەو بڕەپارەیە کە هی کۆمپانیاکانە کە ئەمەش تۆزێک قرسە یعنی چکە لە ئاستی بەرەمێنانی بیرەنەوتیەکان ئەبێ زیاد بکرێت کە ئاسی بەرەمێنانی بیرەنەوتی زیاکرا وەکو شیواشۆکی لێ دێت کە بەداخەوە ئەو ئاڵتونەی کە لەناو بڵێن وەکەوەی کە ئێستا بەداخەوە دەفەری سەوز و دەفەری زەردەکە لە دەفەری سەوزە بە ئەنقەز وشک کرا یعنی بەڕاستی کۆمەڵێک پرۆسە هەیە تەنانەت من بیرما پێرار لە کۆنفرانسێکە کە لە زانکۆی هەڵەبجە کردمان بەرەمێنانی غاز لە دەڤەری ئەولا زۆر زیاترە لە دەڤەری سەوز کە ئەبەش ئێستا یعنی گەشتووە تاوە قەناعەتەوەکو ئەو داتایانەی کە لە لای منە ئەو بیرەخە ئەو غازەی کە لە بڵێن کوردستان لە دەڤەری ئەملا بەو زۆرە بەرهەم دەهێنرێتە ناو بۆ ئەمیش پرۆسەکەی یاخود ئاسی یەدەکی کەم ببێتەوانەیە ئەوانەی ئەولا هەمووی وەکو خۆی ئەمێنێتەوە دەستی لێ نادرێت بەڕاستی بەکارهێنانی ئەم دوو فاقیە لە بەرەمهێنانی غاز و نەوتدا وشکردنی بەرهەمەکانی ئەملا و ئەولا وەک خۆی هێشتنەوەی ئەمە دواتر یەکێکە لەو زەربە گەورانەی کە ئەدرێت باشە دوا پرسیارم جەناب دۆ کۆمامۆستایەکی زانکۆ و شارەزایەک لەم بوارەدا بێگومان ئاگداری یاساکانیشی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستا عێراقیە کەشکی پێویستە چۆن مامەڵە لەگەڵم بابەتیا بکرێ ئێوە بە گەشتی گەشتبینن کە بتوانرێت لەم کابینەیە حکوومەتی عێراقیدا کێشەی نەوت و وزە و ڕەشنووسی نەوت و غاز لە عێراقدا بەرکار بێت؟ طبعا گەشتبینیەکە لە چیەکە ینی با هەمیشە وەکو ئینەڵێ ڕەشبین نەبی گەشتبینیەکەی لەوەیە کە ئەگەر حکوومەتی عێراقی ڕێک بکەوێت لەسەر میکانیزمێک لەسەر ئەو 21 دلار چکە لەو قەناعەتەیانیم کە ڕێک بکەوێت لەسەر میکانیزمێک ڕێک بکەون لە قەرەبووکردنەوەی کۆمپانیاکانە لە ئاسی بەرەمێنان و لەو پڕێک کە بدرێت بە کۆمپانیاکانە ئەگەر لەسەر ئەمە ڕێک بکەوێن ئەوە بەڵێ لەم کابینەیە ئەو پرۆسەیە جێگلایی دەبێتەوانەیە بەڵام ئەگەر لەسەر ئەمە ڕێک نەکەونن یعنی بڵین حکوومەتی عێراقی نەچێتە ژێرباری ئەوەی کە
ڕێکەوتنێک یان میکانیزمێک نەدۆزرێتەوە بۆ کۆمپانیا نەوتیەکان یا لە هەرێمی کوردستان و یاخۆت کۆمپانیا نەوتیەکان هەرێمی کوردستان ڕازی نەبن بۆ پێشنیازانەی حکوومەتی عێراقی ئەم خولی پەرلەمانش بە هەمان شێوە بڵێن یاسای نەوت و گاز ئەسپێرێ بە کابینەی داهاتووە لە کابینەی داهاتووە چارەسەر. دکتۆر من زۆر سپاسی ئامادەبوونی جەناب دەکەم بەڕێز دکتۆر ئارام قادر مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە هەڵەبجە و میوانیەمە بووی ماندوونی بی دکتۆر.